ئەوە سەرۆکایەتی هەرێم نییە ئەو ڕۆژەی دیاری کردووە بە پێچەوانەوە ڕواڵەتی قەزیەکەیەوەی کە ئەم ڕۆژەی دیاری کردووە بەڕاستی پارتی دیموکراتی کوردستانە لە کولی ئەم پرۆسێش کە چەند جار یەکەم هەڵبژاردن دواخرا لە بنەڕەتەوە لە سەردەمێکا کە هێشتا ماوەی پەرلەمان بەسەر نەچوو بوو دوای ئەوە مەرسومی سەرۆکاتی دەرکرا یەکێتی ڕازی نەبوو ئەنجا پارتی ڕازی نەبوو هەموو دوای ئەوەش پارتی بایکۆتی کرد ئێستا گەڕاوەتەوە هەموو ئەم پرۆسی ئەومان پێ دەڵێت کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هەڵبژاردن و دەنگدان و ئەم پرۆسەی کە ناویان ناوە دیموکراسی کە ئەمریکا لە ژێر سایی سێبەری تۆپ و تانک و تارەکانی و کێشانی کۆمەلگای عێراق و کوردستان بەرەو جەنگێک ڕای کێشا و دەسەڵاتیدایە دەست دوو حیزبی میلیشیایی و ناوینا دیموکراسی و قوارەی هەرێم لە چوارچوەی فیدرالیزمێکی قەومی پوچ و لەق گرتووە نیشانەدا کە هەڵبژاردن و دەنگدان هیچ معنایەکی نییە و کارتۆنیە ئەم دوو حیزب هەر کاتێ بیانێ و لە قازانجیان بێ هەڵبژاردن نەکەن وە مەرسومی بۆ دەرەکەن و هەر کاتێکیش بەرژەوەندیان نەبێ دەرگاداخەن و ئەلە نایکەین لەوەش زیاتر ئەم پرۆسەی پێمانەڵێ کە یەکێتی و پارتی هەوڵەدەن لە نێوان کێشمەکێش و ملمنانەکانی خۆیانە یاری بە ئیرادە و بە ماف و حتا حەقی ئەو حەقە دەنگدانی کە خۆیاندایان ناو بەپی قانونی خۆیان ڕعایەتی نەکەن و یاری پێ بکەن و بیخەنە ژێر پێوە تۆسێکە لە کولی ئەم پرۆسەیە ئەوە خەڵکی کوردستانە هیچ نەقشێکی تیانی هیچ دەنگێکی تیانی هیچ ڕعایەتێ نەکرا لایەن هیچ لایەکەوە بۆیە بە بڕای من تەواوی ئەم پرۆسەیە پێمانە لەندی ئەو دیموکراسیە کە ئەمریکا بە دیاری بۆی هێنان و ئەمە بە ناوی خەڵکەوە کە گوایە خەڵک دەتوانێت لەم ڕێگایەوە دەخاڵەت کە نەوعی دەسەڵات دیاریکە نەخێر هەتا ئەم دوو حیزبە دەسەڵاتدارەوە ئەم سیستەمە لە چوارچێوەی بەرژەوەندی و مەسەحەتی وڵاتانی ناوچەکە و لە چوارچێوەی تەوازن قوای نێوان ئەحزابی شیعە و دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان مەسەلەی هەڵبژاردن دیاریە کرێ لەوەش زیاتر تۆسەیکەن ئێستا ئەم پرۆسێن وەڵامی هەموو ئەو کەساناداتەوە کە چاویان بڕیوەتە عێراق کە گوایە عێراق دۆستی کوردەوە ئەتوانرێت لە ڕێگای دادگای فیدراڵەوانێ فشارەکانی بە ئاراستەوە بڕوا دەستی پارتی وشێتی کورد کاتەوە و زەخت و زۆریان لەسەر خەڵک کەم بێتەوە بەڵام بەعکسەوە پیشانیدا ئەوەی کە حکوومەتی عێراق هەر بەدوایەوەی پارتی ڕازی و بەدوایەوەی کە نێچوان بارزانانی چوو لەگەڵ شیعەکان کۆ بۆ پشتیوانی ئێرانی ڕاکێشا و کە کەس نازانێت چه بەڵێنێکیان بە یەکتریاوە ئاڵوگۆڕی بەرژەوەندیان کردەوە و وردە وردە پارتیان ڕازی کردو لەسەر پارتی لە بایکۆتی کوشایەوە حکوومەتی عێراقیش تێدێن پرۆسەیەکە بەڕاستی ئەمە نیشانەدا کە حکوومەتی عێراقیش خۆی قازانجی لەوە دایەکێتی و پارتی بێڵێتەوە یاری مشکوفشیلیان لەگەڵا بکار ڕۆژێک فشاریان لە سەردانێ ڕۆژێک بیان کێشتە سەر مێزی مفاوەزە لە هەموو ئەمانش زیاتر ئەوە ئەم پرۆسانە ئەم ڕووداوانە بە دیار بە بەرچاوی ئەمریکا و قونسوڵی وڵاتانی ڕۆژئاوایە کە باسی دیموکراسی و ئازادی و مافی مرۆڤ و حەقی خەڵگەکەن بەڵام هەموو کەس دەزانێت کە ئەمە پارتیە دەورەیەک پارتیە دەورەیەکی شێتیە ئەو دوانە ڕازی نەبن هەڵبژاردن ناکرێ و ئەوانە ئەتوانن دەرگای پەرلەمانیشدا بخەن بەڵام ئەوانش ئەنجا تەئیدیەکەن من پێم وایە هەموو پرۆسایان نیشانەدا کە ناوەڕۆیشی ئەم دیموکراسی کە لە هەرێمی کوردستانە و کە داویانە بە دوو ئەحزاب و قوارەیەکیان بۆ دروست کردووە و فیدرالیزمێکیان پێبەخشووە هەمووی لە زەرری ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستانە هیچ معنایەک نەماوەتەوە بۆ ئەوەی کە تۆ باز لە ئازادی و باز لە دیموکراسی و باز لە هەڵبژاردن کەی هەتا ئەم سیستەمەوە بێ ئەوە خەڵکن کە بەکارە برێن ئەوە ڕای گشتی خەڵکی کوردستانە یاری پێکرێ بێ ئیحرامی پێکرێ من پێم وایە ئەوە ئەم ڕووداوانە ئەوە ئەو ڕاستێ بە خەڵگەڵن و خەڵگە بێت چاوکراوە بێ و بە هیچ جۆرێک چاوەڕانی ئەوە نەکە سەرۆکایەتی هەرێم کات دیاریەکە دیاری نەکە بە هیچ جۆرە لە قازانجی ئەوان نیێوتانت معلومیش نییە سبەی ئەگەر دەنگدان کرد چی ڕوایە و لەسەر ئەنجامەکان ئەم دوو حیزب و ئەم دوو حیزبە چ بەڵایەکی تر بەسەر خەڵکایەنن ئاماژەتان بە ڕۆڵی پارتی کرد لەم بینەدا کامە پارتیە دیاری کردووە لە هەڵبژاردنەکەی بڕیار بوودەی حوزەیران ئەنجام بدرێت پارتی بڕیاریدا کە بەشداری ناکات و بەو پێی کە لەگەڵ هەڵبژاردنێکی پاک و بێگەردە تا ئێستا شتی هاوشێوەمان نەبیستەوەی کە بەشداری ناکات واتە ئەتوانین بڵین بەپی پێویست ئەم هەڵبژاردنەی کە بە ڕێوەیە بۆ 20 ئۆکتۆبەر لە دوو کەوانەدا بەپی پێویست پاک و بێگەردە بە دڵنیاییەوە خودیەوەی کە
ئەگەر پارتی پاساویەوەی کە گوایە ئەمە پێشوەخت دزاین کراوە بۆیە بەشداری ناکاو بایکۆتیەکە ئێستا کە گەڕاوەتەوە یعنی ئەسا ئەو ئەگەر خۆشی دزاینی نەکردبێ یەکێکە لەو لایەنانەی کە بڕیار درراوە ئەم انتخابەت چۆن بەڕێوە بچێت چۆن دزاین بکرێت یعنی لە ئێستاوە دیارە پێگەی پارتی لەکوایە پێگەی چێتی لەکوێ لایەنەکان لەکوایە ئەزانچی ئێمە بێ ئاگامان لەو نقطێ بێ هەڵبژاردن ئەم دەورەیە بە پێچەوانەی دەورەکانی تری هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان ئەوەیە کە ئەم قەزیە چۆتە لە چوارچێوەی کێشمەکێشی نێوان یەکێتی و پارتی و حیزبەکانی ناوخۆی هەرێمی کوردستان چۆتە دەرەوە تێکەڵ بووە بە کێشمەکێشێکە لە نێوان هەرێم و بەغاو وە لە نێو تونبوونەوەی ئەوزایەکایە کە دەوڵەتانی منتیقە و ئەمریکا تیا شەریکەن ڕەبتی بە تورکیاوە هەیە ڕەبتی بە ئێرانەوە هەیە ڕەبتی بە ئەوزای ناوچەکە و ڕۆڵ و پێگەی ئەمریکاوە هەیە ئەوان ئێستا هەتا دەوڵەتی عێراق رازی نەبێت تا ئێران رازی نەبێت تا تورکیا رازی نەبێت تەنانەت دەورەیەک ملیاندا بووی کە ڕۆلی یەکێتی ئێران لە پاڵ یەکێتیە هەوڵیدا کە بە جۆرێک لە جۆرەکان انتخابات دواخرێ دوای ئەم سەردان و ڕێکەوتن و دانووسانەی کەکرا ئێستا هەمویان لەسەر و کۆکن کە ئەوزای عێراق بەرەو ئارامیە برن ئێستا معلومە کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان وەختێکە لە چوارچێوەی قەراراتی دادگای فیدراڵ و لە ڕێگای کۆمیسیۆنی عێراقەوانێ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق وبڕێەوە چێ معنای وایە ئەم هەڵبژاردنە لە اختیاری حتا حیزبەکان خۆشیانان نییە لە اختیاری پارتیۆکێتیشان نییە ئەوە هاوکێشەی هێزی نێوان ئێران تورکیا لەسەرێک ئەمریکا و ئێران لەسەرێکەوە ئەحزابی شیعە و هەرێم کە پێڵەن ڕابطی هەرێم و بەغا لەسەری ئەوەیە ئەوە تا خۆ بهۆکار نییە کە دوای هەموو سەردانانی نەوچوان بارزانی و سەردانی وەفدەکانی حکوومەت هەرێمی کوردستان ئەوە مەسعود بەرزانی ڕۆشتووە بۆ چی چووە ئەچێ بۆ بەغا لەگەڵ ئەو لایەنانە داشە بەشێکی ئەمەیە کە ئەوزاع و کێشەکان لەسەر پارتی خاوکەنەوە جۆرێک ئەو فشارانی کە لەسەر پارتی بوو ئەوەی کە هەرچی زیاتر پارتی و یەکێتی و قەوارەکە خۆی تەسلیمکە بەتابەتی کە ئێستا ئەوەی کە ماوەتەوە پارتیە هەر دیفاعەکە لەسەرەوەی کە کوردستانی بەهێز و دەسەڵاتی کورد و قەواری کورد ئێستا خۆیەکێتی بەکردەوە ڕۆشتۆ بۆ ناو هێزە شیعەکان و خەتی ئێران ئامادەی هەموو شتێک تەسلیم کە ئەحزابەکانی تریژەرەوەی دعایەکەن کە گوایە وەزئی هەرێم لەوە باشترە بێ کە هەرێمی کوردستان خۆی تەسلیم کە بە عێراق بەڵام ئەوە پارتیەکە چۆنەڵی گیرروگازێکەکە بۆی کە بتوانێ دەستکەوت وەسڵ بێ بە عێراقەوە لە کاتێکا کە دەستکەوتەکان و پێگی خۆی بپارێزێ کەوایە هەڵبژاردننی ئێستا بەڕاستی باسەکە لەسەر ئەوە نییە ئایا خەڵک مافی هەیە دەنگداندا و وەکو وڵاتانی دەوروبەر حتا وەکو ئێران کە خەڵک سن و خێدان ڕێ و بڕوا دەنگ بە ئێستا مەسەلەکەمە نییە حتا ڕەنگە فاکتۆرێ بێتە پێشەوە ئەوەی کە دیاریشیان کردو جایتر لی پەشیمان بنەوە ئەم پرۆسەیە ئەومان پێڵێ ئەم پرۆسەیەڵێ کە یەکێتی و پارتی دەوڵەتانی منتیقەکە عێراق دادگای فیدراڵ ئێران حتا ئەگەر رازی نەبن امکانیەوەی هەج مەرسومێکیش دەرکەن هەڵوەشێتەوە بۆیە ئەم مؤسساتانەی کە لە هەرێمی کوردستانە پوچە و ئەوە پارتیەکە کەوتۆتە مەسەلەی هەڵبژاردننی حواڵەی کێشمەکێشی نێوان خۆی و بەغا کردووە کێشمەکێشی نێوان پەیوەندەکانی هەرێم و بەغا کردووە پەیوەندەکانی نێوان تورکیا و ئێران و هێزە ئیقلیمەکان کردووە ئەوێ لەو مەیدانە جارێکی تریش وەک چۆن مەسەلەی نەود مەسەلەی فڕۆکەخانەکان مەسەلەی داهاتی بەستبووە بە وەرگرتنی ئیمتیازەوە ئێستا مەسەلەی هەڵبژاردننیشی وا لێ کردووە من پێم وایە ئیمکانی ئەوە هەیە کە جاری ترەمانە پیشوازن تا ئەمە پرۆسەکە بێ و کێشمەکێش لەسەر پیاکردنی هێز و بەرژەوەندی ئەحزابەکان بێ مەسەلەیەکی انتخابات پایدار نییە قانونی نییە سیاسیە بڕیاری سیاسی حیزبەکانیە لەسەر و هەموو دوو حیزبی میلیشیایی و چەکدار کە ڕاوەبتی بە دەوڵەتانی منتیقە و هێزە جیهانیەکانەوەیە هەر کاتێ بەرژەوەندیان بێ ئیکەن هەر کاتێ نەبێ نایکەن بۆیە هەمیشە لەژێر هەڵوەشانەوە و هەڵبەزوو دابەزوونایە مۆزمعەیە ڕێکخرا و حیزب و لایەنی سیاسی و لیستی تر هاتوونەتە ئاراوە بەجیا لە ئەوانی ئێستا دەسەڵاتیان پێ وەکو نەوەی نوێ ڕەوتی هەڵوێست و چەند لیستێکی تر و کەسانێکی تری سربەخۆ و زۆرێک لەمانە بانگەشەی گرنگی ئەم هەڵبژاردنە دەکەن و بەوەی کە لە ڕێگەی ئەم هەڵبژاردنەوە ئیتر دەسەڵاتی یەکێتی و پارتی کۆتایی دێت ئەمە چەندێ لە ڕێی لەجێی خۆیدایە چەندێک دەرفەت هەیە بەڕاستی بۆ ئەم
لایەن و لیستانەی ترکە لە ڕێم هەڵبژاردنەوە بۆ نمونە دەسەڵاتی یەکێتی و پارتی بکەنە کەنارەوە و دەسەڵات بگۆڕێت لە کوردستاندا. جارێ ئەوە بڵم لە پێشە شتێکە دەسەڵاتێکە لە کوردستانە هەیە کە بە هێزی چەکدار بە پشتیوانی ئەمریکا و وڵاتانی دەوروبەر دامەزراوە، دەسەڵاتێکە دەستی بەسەر داهات و مقدرات و نەوت و ئیمکانات و سامانی کۆمەلگایە کردووە، ممکن نییە لە ڕێگای هەڵبژاردنەوە نەک بگۆڕێەوە هەڵگۆڕکە تاان ناتوانێت ئەم دوو دەسەڵاتە ناوچەی یە شتێکە لاوکە تاان ناتوانێت ئەوەی کە ئیدعاکەن لە سەردەمی نەوشیروانەوە حکوومەت و دەسەڵاتێکی موسساتی دامەزرێنێ ئەوەشدا نامەزرێنێ. ئەمریکا بۆ هەموو هەوڵای دەوڵەتانی ڕۆژئاوە تا ئێستا ئەوە چەند ساڵ ئەو هەموو ئیمکاناتیان ناتوانانی و هێزەکانی هەفتا تێکە لاوکەن. ئێستا چۆن بتوانن ئەوە بکەن؟ ممکن نییە لە ڕێگای ئەوە شاسوار عەبدولواحید بتوانێت وەختی حتا گریمان ڕێی پێبن ئەکسەرەتی دەنگەکانیش بێنێتەوە، ئەکسەرەتی کورسیش بێنێتەوە. ممکن نییە پارتی وێچێتی دەسەڵاتیان تەسلیم بکەن. یعنی حتا نەمەسەلەکە پارتی وێچێتی بێ بەتەنیا. ئەمریکا ئەم هەموو ئیمکانات و مەسروفات و خەرجی لە بودجەی خۆی سەرف کردوەتە ئەم سیستەمە لە عێراق بۆ هەرێمی کوردستان دامەزرێنێ و پێگەیەک بۆ خۆی بێڵێتەوە. هەروە بە ئاسانی تێ هەڵا بڵێ فەرموو کاک شاسوار عەبدولواحید تۆ دوێنێ هاتووی وەرە ئەوە دەسەڵاتمان دەساوە دەست پێ کردێ. نا، ئەم پرۆسەی لە کوردستانە مەطرح نییە. لە کوردستان هێزی ئەحزاب دەسەڵاتی ئەحزاب سوڵتەی حیزبی هەیە و ئەوە پشتیوانەکەی بە چەک و داهات و پشتیوانی غەربی و ئەمریکایی دامەزراوە. ئەبێ ئەمان لە بنەوە هەڵوەشێتەوە. ئەمە ئیلا بە ڕاپەڕین و شۆڕش و ڕاپەڕینێکی جەماوەری ئەم ئەحزابانە نیان کردووە. ئەو قسانی کە لە پرسیارەکەی وە ئەمە ئەم لایەنانە بە پەرۆش و ئومێدەوە چۆنەڵی بە پرتا و پاڵیان ناوە پێشوازیان لە بڕیارەکەی نێچوان بەرزانی بۆ دیاریکردنی ڕۆژێکرۆ ئەوە نیشانەدا کە ئەم حیزبانە هیچ جیاوازێکی بنەڕەتیان نییە لەگەڵێکێتی و پارتیا سەر ڕای هەر گلەی و گازەندە و هێنان و برنێکە لەگەڵیان ئایکەن ئەم سیستەمەیان قبوڵە و ئەو چوارچۆیان قبوڵەکە یەکێتی و پارتی باسی دیاری کردو. ئێمە لە وەڵامی پرسیارە یەکەما ئەو هەموو قسانەمان شەرح کرد کە ئەم دیزاینە پارتی کردوێتی ئێستا ئەم دەورەیە پارتی کردوێتی یەکێتیشی ڕاکێشەوە بە لەژێر فشاری وڵاتانی ناوچەکانە ناچارن بچن ڕۆژە دیاریکەن. ئەوەی کە ئەمانە یەکسەر بەبێ ملاحەزە بەبێ ڕەخنا بەبێ نیگەرانی ئەڕۆن تەئیدەکەنی ئەم چوارچۆوی سیستەمیان قبوڵە. ئەوانیش مەسەلەیانە بە بڕای من بۆچی وایە لە بەروەی مەسەن تۆ بوونەوەی نوێ یەکگرت و کۆمەڵ حتا گۆڕان ئەمانە هەمیان لە سیاست و اقتصادی کوردستانە شەریکن. تۆ سیرکە ڕاستە لە کوردستانە اقتصادی نەوت و جونگە ئەسەکان بەدەستێکێتی و پارتیایە، بەڵام زیاتر لە 15,000 کۆمپانیا هەیە. ئەخر باشە ئەمانە لە کۆمپانیای بازرگانی، لە کۆمپانیای دروستکردنی خانوبەرە، لە هێنانی جگەرە و مەشروب، لە دەرمان، لە خۆراک، لە بەرەمهێنانی حتا کۆمپانیای ئەمە گار دروستەکان بەسەر شێوەکانی هەموو ئەمانە چیکە؟ ئەم هەمووی برنجی کەڵەشێر و جگەرە و مەشروب و داو دەرمان و هینە بەدەست کێوەیە؟ هەمووی کۆمپانیەکانی کۆمەڵ و یەکگرت و نالیا و یعنینەوەی نوێ و گۆڕان و ئەمانەیە هەمویان لە بەرەمێنانی چیمەنتۆ ئاوردەکردنی بەرەمی ماسی و پەلەوە هەموو ئەمانە بەدەست ئەوانەوەیە کەوایە ئەمانە نایەنەوێت ئەو سیستەمە کە یەکێتی و پارتیدایان مەزرانوە تێکچێکە سیستەمی کۆمپانیەکان و اقتصادی سەرمایهداری چینی ئەم چینەیە کە گەندەڵ و ڕاوڕوو تەخۆن لەم مەسەلەیە کەوایە مادەم پێگەی اقتصادیەکان وایە لە ڕووی سیاسیشەوە لەم چوارچەوەی کە یەکێتی و پارتی دیاری کردو هەر چەند ساڵ جارێک انتخاباتکەن انتخاباتێکش دیزاینەکە ئەم دوو حیزبە بیکەن ناچارن ملی پێبن ئەوانش پێکیان هەیە و پێویستیان بۆی بچن ناو پەرلەمانەوە. کاری ئەم حیزبانە تەنها ئەوەیە کە خەڵک متەوەهمکەن کە خەڵک لە ناڕەزایەتی خۆیان بۆ وەلانانی ئەم دەسەڵاتە دوورخەنەوە کە خەڵک خۆشخەیاڵکەن کە خەڵک چاوەڕێکەن مانگی دا انتخابات دەبێت کە معلوم نییە کرێیان ناکرێت معلوم نییە فاکتۆرێکی تر تونگ نەبێتەوە لە بینی بەغا و هەرێمە ئەو زاکە گۆرە معلوم نییە تورکیا حملاکات انتخابات بەکوێ بە ئێران چی لە وەزی کوردستاناکە بۆیە ئەمانە هەر ئیدعا و هەر فۆکەن بە زۆرناکەیانە بۆی کە خەڵک خۆشخەیاڵ بێ دانیشی خەبات نەکە بەڕاستی دەوری ئەمانە دوورخستنەوەی خەڵکە
لەوەی کە خەبات و ناڕەزایەتی سربەخۆی خۆیان لە دژی ئەم سیستەم و دەسەڵاتەکە چەند ساڵە دەستیان پێکردووە خاو ببنەوە ئەو کارە نەکەن بیر لە شۆڕش و ئاڵوگۆڕی شۆڕژێڕان نەکەنەوە. من پێم وایە ئەو ڕۆڵی ئەوانە ئەو قسە هەڵوێسانەشیان ئەم حەقیقەتە نیشانەیە. مەڵێ ئەمە پرسم کە خەڵکی چی ڕێگەیەک بگرێتە بەر لەم هەڵبژاردنە ئایا هەر چۆنێک بێت بەشداری ئەم هەڵبژاردنە بکات یاخود هەڵبژاردنێک ئەگەر بکرێت لە 20 ئۆکتۆبەرە خەڵکی چی ڕێگەیەکی لە بەردەمە ئەتوانێت چی بکات؟ بەڕای من خەڵکی کوردستان یعنی هەڵبژاردنیی تریان لە بەردەما، یعنی بەشداری لە بەردەم سندوقەکان تەنها یەک هەڵبژاردن نییە. بە پێچەوانەوە ئەترازاتی دەورەی ڕابردوو مامۆستایان گەڕەکەکان حەڤەی شوبات ئەوەی کە بۆ ئاو کارەبا بۆ خزمەت گوزاری بۆ دەرمان بۆ موچە ئەم خەباتە لە مەیدانایە. انتخابی خەڵک ئەوەیە کە ئەم داخوازی و مەسائلانە بەرەو ئاڵوگۆڕێکی ڕیشەیی بەرێ. ئەوە شتێکی تر نییە لە ڕاپەڕین، شتێکی تر نییە لەوەی کە خەڵک لە بەرامبەر کولێتی ئەم سیستەمەیە بێتە مەیدان. یانێکە خەڵک بڕوە بەشداریش بکە دەنگیش بێنێتەوە بەچی ئەدا خۆنێرانی خەڵک لەو انتخابیان نییە. لیستی کرێکاران و مامۆستایانێکی مستەقل کە لە نێو ناڕەزایەتەکانەوە هاتبن بەرنامەیەکی ڕادیکاڵیان هەبێت کە چۆنەڵی پەرلەمان بکەنە مەیدانێ بۆ گۆڕانکاری خۆ لە ئارایان نییە. ئەوەی کە هەیە لە باشین حاڵەتە سیاسەتەکەی وەیە کە خەڵک چاولەبەری سوودانی بکە لە باتی چاولەبەری مەسروور بەرزانی بکە. بە بڕای من ڕێگای خەڵک ئەوەیە کە بێ یەکەم شت کە ریزی سربەخۆی خۆی لەم ئەحزابانی کە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن و هەر جارەی خەڵک ڕاپێجەکەن بۆ سەر کورسەکانی دەسەڵات دەنگدان یا ڕاپێچیانەکەن بۆی کە گوایە سوودانی پیاەکی باشە وەرە بە ئەو ئیشەکانمان بۆکە نا خەڵک ئەبێ ریزی سربەخۆی خۆی دروستکە ئەبێ هەوڵ بە خۆی ڕێکخراوترکە ئەبێ ناڕەزایەتەکانی سەراسەری تر بکاتەوە خواستەکانی ڕۆشنتر و فۆرمۆلەتر بکاتەوە دایڕێژێتەوە بتوانێت بەشەکانی ژنان لاوان کرێکاران مامۆستایان مۆزەفین هەر هەمویان دەستخەنە ناو دەستیەک داوای ئاڵوگۆڕێ بکەن لە شێوەی ژیان و گوزەرانی خۆیانە داوای سیستەمی بیمەکان بکەن داوای زیاکردنی موچە بکەن داوای بەخۆڕاییکردنی مەکتەب و خەستەخانە و هاتوچۆ و هەتا خانوبەرە بکەن. لە کوردستان ئەوەنە خانوبەرە هەیە ئێستا ئەگەر بە عەدالەت تەقسیم کرێ هیچ ماڵێ پێویستی بۆ نییە بڕوا پارەی کرێ بە بەڕاستێکە دەسەڵات بەسەر بەدەست نوێنەرانی خەڵکەوە بتوانێەوە بکە خەڵکەوەیە ئەو ڕێگایی لەبەرە خەڵک نابێت چاوەڕوانکە ئەم انتخابا کریان ناکرێت ئەمە انتخابی یەکێتی و پارتیە انتخابی حزابەکانی دەوروبەرەتی ئەوانەی کە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆنی پەرلەمان ئەوانەی کە بانگەشە بۆ سیستەمی پەرلەمانیەکەن و ئەڵێن هیچ ڕێگایتر نییە ئیلا پەرلەمان کەوایە بەڕای من خەڵکە بێ خۆی لە چاوەڕوانیان نێڵێتەوە بە دیارەمانەوە ئەمانە تەجروبەیان ناوە هەم یەکێتی هەم پارتی و هەم نەوعی حکوومەتەکانیان حکوومەتێ بە پارتی و یەکێتیەوە حکوومەتی سربەخۆ تەنیایی حیزبیان حکوومەتی تێکەڵ لە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتووە وایان تاقی کردوێتەوە خەڵک کەوایەتر خەڵک ئەبێت چاوەڕێن چی بکە حکوومەتی داهاتوو ئەگەر شاسواریشی تێبچێت چییە بێ ئەو سیستەمە ناگۆڕێ لێەوە و خەڵک هەتاگەر بێ باشترین و کەمترین ئاڵوگۆڕ لە ژیان و معیشەتیا بکە بەڕای من لە خەباتەوە بێ لە دژی ئەم سیستەم و دەسەڵاتە بەوە بێت کە خەڵک هەر لە ئێستاوە درێژە بە ناڕەزایەتەکانی خۆی بە فراوانی کاتەوە خەڵک یەکگرتووتر بێ وشیاری خۆی بەرێتە سەرەوە ڕادیکاڵتر چاو لەم گۆڕانکاریە بکە خەڵکی کوردستان لە مێژە ئەم ئەحزابانی خسۆتە ناو تابوتەوە بە مەرگ سپاردوونی کەوایە ئەبێ ئەم ڕێگایە بگرینە بەر ئەوش ڕێگاکەی وەیە یەکگرتوو بین ڕۆشن لە دەوری داخوازەکانمان کۆبینەوە ڕێکخراوی جەماوەری خۆمان پێک بین و تا ئەو کاتەی هێست پیاکەی نتوانین ئەو دەسەڵاتە وەلا بنێن و دەسەڵاتدارەتی خۆمان بۆ بە جێبەجێکردنی داخوازی باشبوونی ژیان و ئازادی و خۆشگوزەرانی جێبەجێ بکەین. کۆمەڵە پرسیار و سەرنجی زۆر هاتوون بە داوای لێبوردنەوە لە بینەران ناتوانین هەمویان تاوتێ بکەین بەڵام من هەندێکیان هەڵدەبژێرمەوەی خەمە سەر شاشەکە و ئاڕاستەی خەسرە و سای دەدەم هیوادارم کۆکراوەیەک لەمانە بکەیت چونکە بەشێکی قسەمان لەسەر کردو بەڵام پێم خۆشە دووبارە بیهێنینەوە بەرباز و قسە و باسەکانمان و کۆکراوێک لەوانە بتوانی وەڵامێکی گشتیان پێ بدەیتەوە. سەرەتا پرسیارێک لەسەر ئەوەی کە ئەگەر ئەم جارە ژێکێتی یان پارتی بەشداری هەڵبژاردنەکانی نەکرد ئایا هەڵبژاردن ئەنجام دەدرێت
پرسیارێکی تر ئەگەر پارتی لە هەڵبژاردنەکاندا سەرکەوتوو نەبوو دەسەڵات ڕادەست دەکات. ئەم سەرنجەشیان زۆر درێژە، بەڵام ئەگەر من ئەوەی کە لێم دەرهێنا بێت زیاتر تێبینیە کە لەسەر ئەوەی کە ئەگەر بێت و هەڵبژاردن بەسترا بێتەوە بە بەشداری یەکێتی یان پارتی، ئەمە بە مانای ئەوەیەت کە لەسەر بەرژەوەندەکانی یەکێتی و ئێرانە هەڵبژاردنەکانی کوردستان ئەنجام ئەدرێت. هیوادارم توانی بێتم ئەو سەرنجە کۆ بکەمەوە و بۆ چوونی ئێوە سەبارەت بەوەی کە ئاخۆ ئەم جارە خەڵکی بەشداری هەڵبژاردنەکان دەکەن یاخود بەداوای لێبوردنەوەکە هەندێک پرسیار و تێبینی تر ناچار بووین وەلا بنین لەبەر کەمی کاتەکە. خەسرۆ سای فەرمون بە کورتی. بەڵێ زۆر سپاس بۆ سەرنج و پرسیارەکانی ئەو بینەران و بیسەرانە. من هەروە بە سەریعی ئەگەر قسە بکەم یەکیشانەوەی کە خەڵک بەشداریەکەیانەکە بە بڕای من بە پێی منطقیەوەی کە خەڵک ناڕازی و تا ئێستا لە مەیدانە و ئەو ڕێژەی کە بەشداری نەکرد لە هەڵبژاردنەکانی پارێزگاکانە نیشانەدا کە خەڵک تەجروبەی ئەوەی کردو بۆ گەیشتووە کە ئەو ڕێگایی نییە. بە ئەکیدی خەڵک بایکۆتیەکە و ئەبێ بایکۆتیشیکە. ئەمە یەک. دووەم لەسەرەوەی کە ئەگەر پارتی بۆ نمونە دەنگی هێنایە و دەنگی نەهێنایەوە، من پێم وایە بە مطلقی ئەگەر پارتی دەنگ نێنێتەوە دەسەڵاتهینی ئەوە ناکە، یعنی دەسەڵات تەسلیم ناکات، چونکە کە دەسەڵات مەسەلەکە ئەوە نییە شتی، یعنی ئەمە حزابێکی مستەلەحن، دەسەڵاتی ناوچەیین. ئەگەر ئەوان حەزف ببێ هەموو ئەو سیستەما گۆڕێ، نە ئەمریکا مەقبوڵەکە نە ئێران. بە بڕای من نەوڵ عێراق خۆی عێراق ئەمانە نایەنەوێ یاریکەن بە مەسیری شتێکە دایان مەزرانوە، چونکە شرایطی منتیقەکە هەلومەرجی ناوچەکە کە قەیرانێکی هەیە و ڕوو لە ئاڵ و گۆڕە و هەموو دنیا شەڕ و گوێژاوێکی سیاسی هەیە، ئاسان نییە هەروە پارتی لە دەنگدانێکە تەسلیمی دەسەڵات بەبراوی ئینتیخابات کە هەتا یەکێتی بە پێچەوانەوە خۆیان ئەسازێن. بەڵام یەکێک لەو سوالاتانی کە لە سەرنجی ئەو بینەرانە هەبوو، مەسەن بۆ نمونە ئەگەر ئەم جارە پارتی نەکرا و یعنی پارتی ڕازی نەبوو یا لایەنیشتر ئینتیخابات نەکرێت، ئەبێت چی بکرێت؟ بەڕای من مهمترین شتەوەیە ئەگەر ئەم جارە ئەمانە درێژیاندا بم گاڵتە جارێ ڕێگای ترەوە نیە کە خەڵک سەر تاپا برژێتە سەر جادۆ بڵێ ئەم گاڵتە جارڕێ ئێوەمان پێقبوڵ نییە، ئەم بێ احترامیە بەڕای گشتی خەڵکی کوردستان و ئەم یاریە گڵاوی کە ئێوە ماوەیە کە هەری هەن و ئەیبەن قبول نییە و بەڕای منە بێ ئەم دام و دەستگای هەڵپێچن، دام و دەستگای ئینتیخاباتیان میدیایان حەت چیەکیان هەیە و خەڵک خۆی بڕۆ ئیداری شارەکان بەدەستەوە بگرێت، ڕێگای تر نییە. یعنی تاکەی ئەمانە یاری بە مقدرات و مەسیری خەڵکەوە بکەن ئەکرێیان ناکرێت. من پێم وایە خەڵکە بێ لەم بازنێ بێتە دەرەوە، خەڵکە بێ خۆی هەر لە ئێستاوە هەر ئەمڕۆ لەم ڕۆژەوە کە گوێ لە قسەکانی منە ئەو ناڕزایەتیانی کە هەمانە لەسەر پلە بەرزکردنەوە، لەسەر تەمینی بیمە کۆمەڵایەتیەکان، بیمەی بێکاری، لەسەر ئازادی ژنان، لەسەر مافی مناڵان، لەسەر ئەوەی کە سیستەمێ دامەزرێنێ ئەبێ بەرزبوونەوەی کرێ و مەعاش. ئێستا هیچ خێزانێکی سێمە نەفەری بەڕاستی بە ملیۆنە دینار مانگانە ژیان بەڕێ ناکە. خۆڕایکردنی هاتوچۆ، دەرمان، خەستەخانە، بەنزین، نەوت ئەوانە بێ خۆڕایی بکرێ لەو کۆمەلگایە هەیە. ئەوەی کە نییە پەرشوڵاوی ریزەکانی خەڵکو و پەرشوڵاوی ئێترازاتی خەڵکە. ئەگەر ئەمە بێتە لێشایەک و ببێتە مشتێک بەرامبەر بەم دەسەڵاتە، بەڕای من ئەتوانێت فشارەکان تا ئەو شوێنە بەرێ ئەو حکومەتە ناچار کە سوئالی ناو کۆمەلگا لەسەرەوەی کە ئینتیخاباتەکەیان ناکرێت بگوێزرێتەوە بۆەوەی کە حکومەت ئەیدەی یا ڕوخێنم. بەڕای من ئەمە وەڵامەکەی.